سڵاتان لەبێ ئەزانم هیوادارم هەموو کاتتان دروست باش بن. سڵاو لەبێ سڵاو لە تۆش ڕاستان، سڵاو لە بینەرانی خۆشەویستی وای تەندروستێکی باشتان بۆ خوازین لە هەر شوێنێکی ئەم جیهانن، لە هەر شوێنێکی کوردستان یان هەر شوێنێکی تر. هیوادارین هەمووتان هەر باش و تەندروست بن. ڕاستان تۆ چۆنی؟ دەمێکە نەمان بینیوی لەسەر شاشەوە. تۆ چۆنی؟ ئێمە باشین ئەگەر تۆ باشی. پەیامێکمان بۆ نردی لەگەڵ لیندایە پێ و گەیشت. وڵای ئەگەم لێ بوو ئەو کاتە دایکم پێیوتم وتیان لە پرۆگرامە باسی تۆیان کردووە، جا بۆیان باس کردمەوە دوای لیندا زۆر بە موسەیتەری ئێوی دەوی کاکەم پەتیدان بەکار نایەنم. ئێوە تۆ فیدباکت چییە؟ ڕەتفعلت چییە لەسەر؟ حەقیقەتر غەرامەی لەسەردان ئەوی بەکاری نێ لە خۆمانە لە سەری مانگایتە غەراماکرێ حەقی خۆیەتی ئەوی لە سەردانی غەرامی لە سەردانی بووی هەمووی بەکاری بێنێ تا حەقی خۆیەتی لەمە دو ئەگەر بەکاری نێنین ئەوە ڕاستان زامان بۆدان خۆش لە هەواڵەکەی باستان کرد. بەکارنێنانی پەتی دانگ زیانە گەێنێ بە بۆ نمونە ئەگەری هێزی زیان بگەێنێ بە دڵمان بێگومان. بۆیە بێژگەلەوەی کە سوودی هەیە بۆ دانمان پاگڕاگرنی دانمان لە هەمان کاتە سوودی هەیە بۆ تەواوی جەستەشمان، بۆیە تر لەمە دو سزای چاکی لەسەردانم بۆی دڵتان تەندروست جا خۆشەویستان، ئەمڕۆ دەستگای میدیای کورتسات لە هەنگاویشی نوێدا وەرگرتنی کۆمەکەکان و هاوکاریەکان کرا بە مەیدانی لەلایەن دەستگای میدیای کورتساتەوە. ئێستا ئەو خۆشەویستانی کە ئەیانەوێت هاوکاریەکان بگێنن بە خوشک و براکانمان لە ڕۆژاوا ئەتوانن بچنە لای باخی گشتی، لەوێ ئەتوانن هاوکاریەکانیان بگێنن بەدەل لە ڕێگەکانی پێشووتر لە ڕێگەی پارە ناردن بە جۆرەکانی گەیاندن و جۆرەکانی کارتە بانکیەکان، ئەتوان ئێستا ئاواش هاوکاریەکانتان بگێنن. جا ئەلەند هەریەکە لەم ژمارە بانکیانی کە ئاماژەی پێکراوە لەسەر شاشە بۆ ئەوی بەڕێزدانراوە بۆی هەر تاکێکی کۆمەڵگا، هەر تاکێک لە کوردێکی بەشەرەف بتوانێت لە شوێنی خۆیەوە وەکو کوردەواری ئەڵێڵێ بە پێی بەڕەکەی خۆ هەرچەنێ توانات هەیە بتانی بە پێی بەڕەکەی خۆت هاوکاریکی بچووکیش بە بیگەێنی بە براوخشەکانمان لە ڕۆژئاوا کە تا ئێستا لە ڕۆژئاوا ئەلەند هەتاوکو و دوێنێ و پێرەکە من ئاگام لێ بوو 5 مناڵ بە بۆنەی نەبوونی ئۆکسژین و بە بۆنەی سەرماوە گیانیان لەدەستاوە کە هیچ نەخۆشیەکیان نەبوو، تەنها ئۆکسجینی تەواویان نەبوو و گەرمی باشیان نەبوو، مناڵەکان گیانیان لەدەستاوە. یعنی هەریەکە لە ئێمە ئەتوانین کۆمەڵە پێداویستی پزیشکی هەیە بە دڵنیایەوە خوشک و براکانمان لەوێ پێویستیان پێێتی بتوانین بەپی ئەو بەڕێی کە خۆمان توانامان هەیە بتوانین شتێک مادی یارمەتیان بین بۆی پێداویستەکانی خۆیان دابینکەن و چی در جان لە دەزان و مناڵی کەنم بێ لە خۆڕا. بێگومان جا ئەگەر تەنها هەمیشەڵی نێمە ئەگەر تەنها یەک کەس سوود لە ئێمە ببینێت ئەوە ئاماجەکەی خۆمان پێکاوە، چکە دڵنیای لەوەی کە کاتێک کە مناڵێک نەخۆشکەوێ مناڵێک گیر و گرفتی تەندروستی هەبێت تەنها خۆی پێوی ناتلێتەوە دایک و باوکەکەی چواردەورەکەی ئەمانە هەمووی کاریگەرە بن پێی، بۆیە بێگومان ئەگەر تەنها یەک کەس تە مناڵێک بێ گەنجێ بێ پیرێک بێ هەر کەسێک بێت سوودی لێ ببینێ ئەوە ئامانجەکەی خۆمان پێکاوە. گرنگیش نییە بڕەکە هەر چەندێک بێت، چونکە لە کوردەواریە قسەیەک هەیە ئەڵێ هەر کارێک گران بێ بە هەرەوەزی و بە ئیشی کۆمەڵ ئاسانە بێ، بۆیە ئەشتوانین زەقتەکان هەمووی لەسەر چەند کەسێکی دیاریکراو نەبێت بەڵکو بگرێت لەلایەن هەموو دانیشتوانەوە هاوکاریەکان بنێت. جا هیوادارین وەک هەمیشە یەک پارچە وەکو یەک برا وەکو یەک خوشک لە پشتی یەک و دەست لە ناو دەستی یەکتری بین و یارمەتی خوشک و براکانمان بین. ڕاستە. جا ئەوەی زۆی دڵخۆشیشە ڕاستان بەڕاستی لەم بارودۆخەیە هەموو دانیشتوان یەکگرتوون، سەیرەکەی زۆربەی هاوڵاتیان هەم بە هۆکاری مادی هەم بە هۆکاری مانەوی هاوکاری ئەوانەکەن پشگیریانەکەن، سەیرەکەی ڕۆژانە گرتبوونەوە ڕوئیان بۆ پشگیریکردن لەوان، یان ئەبینین بەشێک لە هاوڵاتیان ئەڕۆن بۆ ڕۆژئاوا، یان ئەبینین ئەوەی کە بەڕاستی من زۆر دڵم پێخۆش بوو ئەوە بوو کە کۆمەڵێک لە هاوڕێ و هاوپیشەکانمان پزیشکانی نیشتەجێی خولاوە کۆنگریان سازدا و ئامادەی خۆیان دەربڕی بۆ ڕۆشتن بۆ ڕۆژاوا. بەڕاستی ئەمانە هەنگاوێکی زۆر جوانە و جێ دڵخۆشی هەم بۆ ئێمە و هەم بۆ ئەوانیش کە ببینن لە پارچەکانی تری کوردستانەوە بەردەوام هاوکاری ئەوانەکرێت و پشگیریانەکرێت. بەدڵنێەوە هەر کەسە و لە شوێنی خۆی بەپی ئەو پێگەیی کە هەیەی ئەتوانێت هاوکاریەکی بچووکیش بێ بتوانێت بیگەێنێ بە خوشک و براکانمان. هیوادارین هەر کەسە و لە ئاستی خۆیەوە ئەوەی کە لە دەسەڵاتایەتی بتوانێت شتێکی بچووکیش بێ بیبەخشین بە خوشک و براکانمان. ئینشەڵڵا
چیتر ئەم شەڕە نەمێنێ چیتر کوشتن چیتر ئەو منداڵە بێزیانانی کە ئەمرن بەڕاستی لەند مناڵ کاتێک مناڵێکە بینین بەبێ هۆکار بەبێ ئەوەی هیچ نەخۆشیەکی هەبێ گیان لە دەست ئەیە هەریەک لە تاکێکی ئێمە ینی دڵمان بۆی ژانەکە ینی وەکو چۆنەڵە دڵە ئەبێ بە ئاو بۆی تر هیچی کە نامێنێ لەسەر ئەو 5 مناڵی بێزیان بەبێ هیچ هۆکارێکیان لە دەست بن ئێمە من و خۆم بەس ئەوەنە داواکاریتان لێ ئەەکەم کاتان لێکم هەر کەسە و لای خۆیەوە هاوکاری مادی بە پێی بەڕەکەی خۆی بتوانێت هاوکاری خوشک و براکانمان بکات لە ڕۆژئاوا جا خۆشەویستان ڕاستان بینە سەر بابەتی ئەمڕۆمان بابەتی سەرەکی ئەمڕۆ دووبارە گەڕاینەوە لاتان بە کۆمەڵێک بڕکە و بابەتی نوێ ئەمڕۆ لەسەر نەخۆشیەک قساکەین کە هەم نەخۆشیێکی زۆر باوە و هەم بێگومان پێویستی بەوە هەیە کە هۆشیاری تەندروستی باشی لەسەر بڵاو بکرێتەوە ئەویش نەخۆشی شەکرەیە جا شەکرە جۆری زۆرە شەکرە هۆکاری توشبوونی زۆرە هەروەها ڕێگە چارەسەرەکانیش جیاوازن تەنها ڕێگە و دوان نییە بەڵکو بگرە جیاوازن ئەوانە هەڵەگرین بۆ میوانەکەمان سەرەتا بە کۆمەڵێک هەواڵ دەست پێ بکەین ئەچینە لای هەواڵێک یەکەممان هەواڵێک لەسەر نەخۆشیەکانی دڵ با پێکەوە بینەر و بیسەری ئەم هەواڵە بین نزیکەی لە سەدانەوەی کەسانی پێگەیشتوو لە ئەمریکا مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی دڵیان لەسەرە ئەمە ئەنجامی دوایین لێکۆڵینەوەی شیکاری دامەزراوەی دڵە لە ئەمریکا لە چوارچێوەی دوایین لێکۆڵینەوەی شیکاری دامەزراوەی دڵدا لە ئەمریکا توێژەرانی دامەزراوەکە ئاشکرایان کردووە کە ڕێژەی توشبوون بە جەڵتە لە کەسانی تەمەن 25 بۆ 34 ساڵدا 8 هێندە زیادی کردووە لە هەمان کاتیشە ڕێژەکە لە کەسانی بە ساڵان چواندا 18 هێندە زیادی کردووە توێژەران دەڵێن ئەم هەڵکشانە بەرچاوە ڕنگدانەوەی پەرەسەندنی نەخۆشیەکانی دڵە لە تەمەنەکانی سەرەتایی گەنجیدا کە وەک نەخۆشیەکی بێدەنگ لە جەستەدا دەمێنێتەوە بەبێ ئەوەی هیچ نیشانەیەکی هەبێت بەشێک لە هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ وەرزش نەکردن و جگەرەکێشانی بەردەوام و کەمخەوی و پەیڕەونەکردنی بەرنمەیەکی خۆراکی تەندروستانە هاوکات توێژەران ئاماژە بە ئۆش دەدەن لە گەنجان و هەرزەکاراندا ڕێژەی توشبوون بە قەڵەوی و شەکرە زیادی کردووە کە دووبارە کاریگەریەکی ڕاستە و خۆی لەسەر داهاتووی ژیانی ئەو کەسانە دەبێت لە ئێستادا نەخۆشیەکانی دڵ کە بە بکوژی بێدەنگ دەناسرێت بە یەکەمین هۆکاری گیان لە دەستدان لە جیهاندا پۆلێن دەکرێن و ساڵانە بەهۆیەوە زیاتر لە 20 ملیۆن کەس گیان لە دەست دەدەن. بەڵێ ئەزانم وەک لە هەواڵەکەش ئاماژەی پێکرا نەخۆشی شەکرە نەخۆشیەک نییە بە تەنها بەس کاریگەری بخاتە سەر پەنکریاس یاخود کاریگەری بکاتە بەس خۆی بەڵکو لە هەمان کاتە کاریگەریە کاتە سەر زۆر ئەندامی تر دەست بۆ زۆر ئەندامی کا وەکو دڵ وەکو چاو وەکو تەنانەت مێشکیشمان جا ئەم هەواڵە ئاماژەی بەوەیەوە کە لە کەسە پێگەشتۆکاندا ڕێژەی توشبوون بە نەخۆشەکانی دڵتیانە زیاترە کەمیش هیچێک لە هۆکارەکانی نەخۆشی شەکرەیە ئەلەند بۆمان ڕوونکەرەوە چۆن ئەم نەخۆشی شەکرە هۆکارە بۆ توشبوون بە جەڵتەی جا خۆشەویستان بێجگە لە نەخۆشی شەکرە ئێمە زۆر فاکتەری ترمان هەیە کە زیان بە تەندروستی دڵەگەێنن لەوانە خواردنی بابەتەکانی چەوری و جگەرە کێشان و جۆرەکانی تری دووکەڵ خواردنەوە کحولیەکان تەنانەت شەکرش ئەمانە بەگشتی ئەگەر ئێمە بە ڕێگەیەکی ئاسان و سادە باسی بکەین بیری لێ بکەینەوە کە گریمان ناوەی ئەم تاوەیە یاخود هەر جۆرێکی تری تاوە بێ ئەوانی کەشتیان تیا سوورەکرێتەوە ئەگەر ناوی ئەمە لولەیەکی خوێن بێت کاتێک ئێمە شت لەسەر زۆربەی جۆرەکانی تاوە سوورەکەینەوە سەیرەکەین کە زۆر کات پیایە ئەنووسێ و چینێک لە مادەی ڕشتیایە دروستەکە کە بەڕاستی پێوی ئەمێنێتەوە بە مروری زەمەنی زیاکە جا ئەگەر ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئەمە وەک لولەیەکی خوێن وا بێ وەک ناوپۆشی لولە خوێنەکەوا بێت کاتێک ئێمە زۆر خواردنە خۆین بە نمونە خواردنە شیرینیەکان بە نمونە با بڵین خواردنی چەوری خواردنی خواردنەوە کحولیەکان یاخود و خواردنانی ترکە زیان ئەگەێنن یان جگەرە کێشانیان هەر شتێک ئەبێتە هۆی کەڵەکەبوونی مادەیەک لە ناو پۆشی لولەکانی خوێندا کە ناو ئەبرێ بە پلاک جا
هەروەک ئەوە بیری لێکەنەوە گریمان ئەگەر لولەیەکی خوێن سۆندەیەک بێت کاتێک ئەگەر ناوی ئەو سۆندەیە بگیرێت ئاوی بەباشی پیان ناڕوە بە تێپەڕبوونی کاتیشکە بەبوونی ئەم خواردنانەوە یان ئەم بابەتانەی کە مرۆڤەکان بەکاری ئەهێنن ئەو جۆرە مادەیە کە پێی ئەوترێ پلاگ لە ناو لولەکانی خوێناکۆوە بێتەوە و وردە وای لێت کە ڕۆشتنی خوێن بە لولەکەیە زەحمەتە بێ ئەستەمە بێ جا کاتێک ئەندامێکی جەسەی ئێمەش خوێنی بەباشی بۆ نەڕات بێگومان ئەبێتە هۆی ئەوەی کە خۆراشی باشی دەست نەکەوێ و لە ئەنجامدا تووشی گیر و گرفتی تەندروستیە بێت ئەمە یەکێکە لەوەکارە سەرێکیەکان بەڵێ دەستخۆش بە لەنجا دڵیشمان فرمانی ناردنی خوێنە بۆ هەموو ئەندامەکانی جەستەمانجا ئەگەر دڵمان مولولەکانی دڵمان بەم ڕقبوونانە یاخود بەم پڵگەی کە ئەلەن باسی کرد ڕق بێت و بگیرێت لە هەمان کاتیشە خوێن بەباشی ناڕوا بۆ ئەندامەکانی تری جەستەشمان تەنانەت بۆ دڵیش خۆی بڵێ لە هەمان کاتە ینی ڕێگەیەکی دوو ڕێگایەوەتە پێچوانەی هەردووکیانەشنەوە سەرێک دڵ و شەکرە نەخۆشی شەکرە ئەگەری هەیە زیان بە دڵما بگەێنێ لە هەمان کاتیشا زیان بە دڵما بگەێنێ کاریگەریە خاصە پەنکریاس و نەخۆشی شەکرەش خراپترەکات جا لە هەمان کاتیشە وەک وتمان شەکرەکە نەخۆشی شەکرە بێوەی نییە بە عقلی دانانیشە لە شوێنی خۆیان و بەس خۆی توشکات و کاریگەری نەکاتە سەر هیچ ئەندامەکانی کەش ئەو باسی دڵمان کرد تەنات کاریگەریەکە سەر مێشکیشمان جا هەواڵێکمان ئامادەیە لەسەر نەخۆشی شەکرە و پەیوەندی نێوان نەخۆشی شەکرە و نەخۆشی ئەلزەهایمەر با بەیەکەوە بینەری ئەم هەواڵە بین. توێژینەوەیەکی نوێ ئاشکرای دەکات بەرزی بەردەوامی ئاستی شەکر لە خوێندا مەترسی توشبوون بە نەخۆشی ئەلزەهایمەر زیاد دەکات. لە میانی توێژینەوەیکی نوێی زانکۆی لیڤەرپۆڵ لە بەریتانیا کە زیاتر لە 350,000 کەس بەشداریان تێدا کردووە دەرکەوتووە جڵاو نەخۆشی شەکرە ئەگەری توشبوون بە ئالزەهایمەر بە ڕێژەی لە 169 زیاد دەکات. مێشک پشت بە شەکری جۆری گلوکۆز دەبەستێت وەک سەرچاوی یەکەمی وزە بۆ کارکردن بەڵام توێژەران دەڵێن هەڵکشانی کتوپڕی ئاستی شەکر لە خوێندا دەکرێت بە تێپەڕبوونی کات ببێتە هۆی دروستبوونی هەوکردنی درێژخایەن لە دەمارەخانەکاندا کە پەیوەندی بە زیادبوونی مەترسی سەرهەڵدانی ئەلزەهایمەرەوە هەیە. دکتۆر ئەندریو ماسۆن سەرپەرشتیاری توێژینەوەکەیە و دەڵێت ئەم دۆزینەوەیە دەکرێت هاوکار بێت لە دۆزینەوەی میتۆدێکی نوێ بۆ پێشگیریکردن یاخود ڕێگریکردن لە سەرهەڵدانی ئالزەهایمەر لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی ئاستی شەکرەی خوێنەوە لە پاش ژەمەکان. جا بە گوێرەی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی نزیکەی 35 بۆ 45 ملیۆن کەس لە جیهاندا بەدەست ئەلزەهایمەرەوە دەناڵێنن کە بەشێک لە نیشانەکانی خۆیان دەبینێتەوە لە لاوازبوونی یادگە و بیرکردنەوە و شڵەژاوی و سەر لە شێوان و کەمبوونەوەی توانای گفتوگۆکردن و ناجێگیری بارودۆخی دەرونی. لەمەوە بۆ باندەرەکەوێت کە بەڕاستی شەکرە گرفتی تەندروستی بۆ مێشیش دروستەکە لەوانەش نەخۆشی ئەلزەهایمەر. جا بەگشتی من شتێکم لەسەر خوێندەوە کە ئەوترێت لە کاتی نەخۆشی ئەلزەهایمەرە بەبی توێژینەوەکان ئەوترێت کە لە کاتی توشبوون بە نەخۆشی ئەلزەهایمەرە شتێک هەیە لە ناو جەستەیە سیاکات ئەویش پێوترێ ئینسولین ڕێزیستەنس. جا بابزین ئینسولین ڕێزیستەنس چییە؟ پێشەوە با ئێمە ئینسولین بناسین. ئینسولین ئەو هۆرمۆنەیە کە هاوکاری گواستنەوەی شەکرەکات لە خوێنەوە بۆ خانەکە. هەروەک ئەوە بیری لێکەنەوە کە گریمان کەسێک لە ماڵەوە و داوای جۆرێک لە خواردنەکە بە دلیڤەری بۆی بڕات. وا بیری لێکەینەوە کە سایەقی دلیڤەریەکە شۆفێرەکەی ئەو ئینسولینەیە ئەو خواردنەی کە هێنێ شەکرەکەی و ئێمەش خانەکەین ساقەکە یەت خواردنەکە بۆ ئێمایانێت. بەڵام بیر لەوە بکەرەوە کە کەسێک لە بەردەم ماڵمانە بۆ سێ ڕێگری لەو کاتە کە نێڵێ بێتە ژوورەوە ئەمێ ئینسولین ڕێزیستانس واتە ناهێڵن کە بگوازرێتەوە بۆ
ناو خانەکان بەمەش ڕێژەی شەکر لە ناو خوێنە بە ڕێژەیەکی زۆر بە ئاستێکی زۆر زیاکات و دووبارە گرفتی نەخۆشی شەکرەمان بۆ زیاکات. بەڵێواتە ئەلەند ڕێژەیەکی باش لە ئینسۆلینمان هەیە بەڵام بە باشی کاری خۆیان ناکەن واتە ناتوانن بگەنە ناو خانەکانمان کە بۆ نمونە خانەکانی جەستەمان پشتبەستنێکی تاویان بە گلوکۆزە بەستن بۆ وزیان بۆ وزیان پشت بە گلوکۆزە بەسن و بۆی ئەم گلوکۆزەش بچێتە ناو خانەکانمانەوە پێویستمان بەم ئینسۆلینەیە کە وەکو وەرگێ کارەکە و وەکو ئەلەن باسی کرد کاتێکە کابراایکی یەکێک لە ئەوانی شۆفێرەکان کە گەیاندن ئەکەن خواردنەکە و بۆ وەرەگرێ وەکووا بێ وزەکە و بۆ وەرەگرێ و بۆتە هێنێ بەڵام ئەگەر لە ڕێگا کێشەیەکی بۆ دروست بوو ئەو کاتە ناتوانێت ئەگەر هەرچەنێکیش زۆر بێ خواردنەکە هەرچەنێ وزەکە زۆر بێ هەرچەنێک گلوکۆزەکە زۆر بێ ناتوانێت بیگەێنێتە ناوخانەکەەوە ئەو کاتە سوودی نامێنێت دووبارە گرفتی تەندروستیمان بۆ دروستەوێت جالەمەوە بۆمان دەرەکەوە کە بەڕاستی شەکرە نەخۆشیە کە گیرروگرفتی زۆری لەکەوێتەوە ئێمە لە کۆمەڵێک بەرنامی پێشوە باسی هەندێک نەخۆشی ترمان کردەوە بە نمونە نەخۆشی شەقیقە نەخۆشی شەقیقەیەکە لەو نەخۆشیانی کە بەڕاستی بڕووبیانووی زۆرە هەر گرفتێک لە جەستەمانە هەبێ ئەکرێت لێکەوتەکانی شەقیقە زیاد بکات و شەکرەش بەڕاستی وایە هەر کێشێکی تەندروستیمان هەبێت ئەکرێ بەهۆی شەکرەوە کێشەکەمان زیاد بێت ڕاستە جا ئەلەند یەکێکی تر لە کێشەکانی ترکە دووبارە ئەم سەر بە کێشەیەکی تری خۆڵقاندووە ئەویش کە پەیوەندینەوە نەخۆشی شەکرە و جۆرەیەک لە جۆرەکانی شێرپەنجەیە جا هەواڵێکمان ئامادەیە لەسەر پەیوەندینەوەن شێرپەنجە و شەکرە ئایا پەیوەندیان هەیە نیانە با بێکەوە بینەری ئەم هەواڵە بین توێژینەوەیەکی زانکۆی کالیفۆرنیای باشوور لە ئەمریکا دەریخستووە توشبوانی نەخۆشی شەکرەی جۆری یەک لە مەترسیەکی زیاتری شێرپەنجەی میزەڵداندان ئەنجامی توێژینەوەکە ئاماژە بەوە دەدات توشبوانی شەکرەی جۆری یەک 4 هێندە ئەگەری توشبوونیان بە شێرپەنجەی میزەڵدان زیاترە هۆکارەکەشی بەشێکی گەڕێندراوەتەوە بۆ ئەو گۆڕانە بایۆلۆجیانەی کە بەهۆی نەخۆشی شەکرەوە بەسەر جەستەدادێت بەڵام تا ئێستا بە تەواوەتی ڕوون نییە تۆژەران دەڵێن جڵەوکردنی ئاستی شەکرە و دوورکەوتنەوە لە جگەرە کێشان کاریگەریەکی گەورەی لە کەمکردنەوەی مەترسی توشبوون بە شێرپەنجەی میزەڵدان و جۆرە جیاوازەکانی دیکەدا دەبێت بە پێی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی شێرپەنجەی میزەڵدان نۆیەم باوترین جۆری شێرپەنجەیە لە جیهاندا و ساڵانە زیاتر لە 200,000 کەس بەهۆیەوە گیان لە دەست دەدەن. بەڵێ لەمەوە بۆمان دەرکەوت کە بەڕاستی شەکرە پەیوەندی بە شێرپەنجەشەوە هەیە ناڵین بەتەنها شەکرە بێگومان هۆکاری تری زۆرە و لە ڕابردووە ئێمە زۆر کات بەرنامەمان لەسەر کردووە و بەردەوام هەواڵیشمان هەبووە لەسەری بەڵام شەکرە یەکێکە لەو شتانی کە پەیوەندیەکی هەیە بە نەخۆشی شێرپەنجەوە جا هۆکاری تریشمان زۆرە بێگومان کوالەتی خۆراکی ڕۆژانە و زۆر هۆکاری ترمان هەیە کە بەڕاستی مەترسیەکانی توشبوون بە شێرپەنجە زیاد دەکەن و بەڕاستی لەم بەرنامەیە و لە بەرنامەی تریشەوە ئێمە بەردەوام هۆشداری دەدەین لەبەرەوەی خۆپاراستن زۆر کات باشترە لە چارەسەر زۆر کات بە کۆمەڵێک ڕۆتیناتی ژیان بە گۆڕینی هەندێک شێوازی ژیانمان هەندێک خۆراکمان هەندێک کردەوەی ڕۆژانەمان یاخود تەنانەت بە شێوازی خەوتنمان ئەتوانین گۆڕانکاری گەورە بکەین لە ژیانمانە بە تایبەتیش بۆ ڕوبەڕووبوونەوەی هەندێک نەخۆشی وەکو شێرپەنجە بڵێ بەمە بە تەواوەتی کۆکراوی وشەی لایفستایلەوەتە گۆڕینی شێوازی ژیانمان کە دواتر لەگەڵ میوانەکەشمانە باسێکین بەدڵێنەوە کە گۆڕینی شێوازی ژیانمان توانین چارەسەرێک بێ بۆ جۆرێک لە جۆرەکانی شەکرە کە شەکرە 3 جۆری هەیە و ئەم ڕۆژ بە تەفاسل و بە وردەکاری باز لە نەخۆشەکانی شەکراکەین جا ئەگەر تۆی ئەزیز هەر خۆت یاخود هەر کەسێکی ئەندام بکات هەر کەسێکی ماڵەوەتان نەخۆشی شەکری هەیە ئەمڕۆ لەگەڵمانە ببووی بور دوو درشتی جوابی هەموو پرسیارەکانتان بینەوە لەسەر شەکرە باڵە جا زۆر جێگەی سەرنجە کە بەڕاستی نەخۆشی شەکرە ژێشێکە لەو نەخۆشیانی کە بەربڵاوە لای ئێمە و هۆکاری زۆر کاریگەری لێکە واتە هۆکارەکان هەمە جۆرن جا
لەبەر ئەوە خۆپاراستن لێی و زانینی ڕێنمایەکان و تەنانەت چارەسەر و هەر شتێک لەسەر شەکرە بێ بێگومان جێگەی ئەوەیە کە بایەخی پێ بدرێت و گرنگی پێ بدرێت. ئەلەند بازاتە بچینە ناو نەخۆشی شەکرە و بە گرافیک بۆتان ڕوون بکەینەوە کە چەند جۆری نەخۆشی شەکرەمان هەیە و جارێ پێش هەموو شتێ نەخۆشی شەکرە چییە؟ بۆچی ئەم ناوەی لێنراوە نەخۆشی شەکرە؟ نەخۆشی شەکرە لەم ناوە لەوە هاتووە کە ڕێژەی شەکر لە ناو خوێنمانە زۆرە بێت. بۆچی ڕێژەی شەکر لە خوێنمانە زۆرە بێت؟ جارێ ئێمە شەکرمان پێویستە، گلوکۆزمان پێویستە بۆ وزە بۆ خانەکانمان. کەسێکی ئاسایی ئەو وزەیە کە ئەو شەکرەی کە دەستی ئەکەوێ ئەیکا بە وزە و ئەیگوازێتەوە بۆ خانەکان. بەڵام لە کەسێک کە توشبۆ بە نەخۆشی شەکرە ئەم وزەیە یاخود ئەم شەکرە کە وەری ئەگرێت دوو هۆکاری هەیە. یا ئەتوانێت بچێتە ناو خانەکەوە، واتە ئەچێتە ناو خانەکەوە، ینی ئەڕوات بۆی، بەڵام خانەکە ڕێگری لێ ئەگرێت کە ناڵە بچێتە ناو خانەکەوە، یاخود هەر لە ئەزڵەوە هەر لە سەرەتاوە ئەم ئینسۆلینە، واتە ئەم هۆرمۆنی کە پێویستە بۆ ئەوەی کە ئەم گلوکۆزە ئەم شەکرە ببات بۆ خانەکە دروست نابێت. جا ئێمە چەند جۆرێکی نەخۆشی شەکرەمان هەیە. بۆ نمونە جۆری یەک، دوو جۆری سەرێکیمان هەیە لەگەڵ جۆرێکی لاوەکیشە. جۆری یەک ئەمەیە کە لە سەرەتاکانی تەمەندەوە توش دەبێت و بۆ نمونە لە مناڵ و زیاتر لە هەرزەکاران و لە گەنجانە توشە بێت و لە سەرەتاکانی تەمەندە هەستی پێیەکەی. بۆچی؟ چونکە ئەمە پەیوەندی بە خۆمانەوە نییە، واتە پەیوەندی بە خواردن و پەیوەندی بە قەڵەوی و پەیوەندی بە زۆر خواردنی شەکرەوە نییە. شەکرەی جۆری یەک واتە هیچ گوناحێکی خۆمانی تیان نییە، بەڵکو بەرگری جەستەی خۆمان ڕاستەوخۆیەت هێرش شەکاتە سەر خانەکانی پەنکریاسمان. پەنکریاسیش فەرمانی چیە؟ فەرمانی دەردانی ئەم ئەنسۆلینەیە کە وتمان پێویستە بۆ ئەوەی بێت گلوکۆزەکە شەکرەکە بگرێت و بیبا بۆ خانەکە. و لەم کاتەیە کە بەرگریە خانەکانمان پەلاماری پەنکریاس ئەیان، لەو کاتەیە نایەڵەن ئینسۆلین دەربن، کە ئینسۆلینی دەرنەیە بەم شێوەیە ڕێژەی ئینسۆلین لە خوێنمانە کەم ئەبێتەوە، بەڵام ڕێژەی شەکر لە خوێنمانە بەرزە بێتەوە. واتە ئینسۆلین کەمە بێتەوە، شەکر بەرزە بێتەوە. بۆیە زیاتر لە مناڵانە باوە و زیاتر لە 10 ملیۆن توشبوش لە جیهاندا بەم نەخۆشیەوە ئەناڵێنن. جۆری یەک توشبوونی کەمترە بە بەراورد بە جۆری دوو. ئێستا جۆری یەکمان بۆ ڕوون بۆوە بچینە لای جۆری دوو، هاوکارانم یارمەتیم بن چ ئەلەند جۆری دوومان بۆ باس بکە ئەزێن نەبێ. بەڵێ جۆری دووەم لە شەکرە ئەو جۆرەیە کە بۆ ماوەیە زیاتر هەروە پەیوەندی بە شێوازی ژیانەوە هەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ. بەڵام بابزانین کە هۆکارەکە چییە؟ ئەڵین بێتوانایی لە بەکارهێنان و بەرهەمێنانی ئەنسولین. ڕەنگە ئێمە ئەنسولینەکەمان هەبێت بەڵام بەباشی ئیشی خۆی نەکات، واتە نەتوانێت بەباشی ئەو شەکرە بگوازێتەوە بۆ خانەکە. جا ڕاستە ئێمە ئەڵین کە لە کەسانی بە ساڵاتچوودا ئەم نەخۆشیە دێتە ئاراوە، بەڵام بەڕاستی ئێمە پێویستمان بۆیە کە لە گەنجی و لە مناڵیەوە بتوانین ئاگاداری تەندروستی خۆمان بین، چونکە نەخۆشی شەکرە شتێک نییە کە بڵێ بە یەک ڕۆژ ئەگەری ئەوەی هەیە کە کەسەکە توش ببێت. بێگومان وەک زۆربەی نەخۆشیەکانی تر هەر لە مناڵی و ئەکرێ فاکتەر هەبێت کەوا بکات ئێمە لە کاتی چوونە تەمەندا تووشی ئەم جۆرە نەخۆشیە بین. جا بەپی ئەو ئامارانی کە هەیە لە ئێستادا زیاتر لە 800 ملیۆن توشبووی نەخۆشی شەکری جۆری دووەممان هەیە کە ئەمانە ئەکرێت بەهۆی شێوازی ژیانی خراپەوە، بەهۆی خۆراکی خراپەوە، بەهۆی وەرزش نەکردن و بەهۆی زۆر هۆکاری ترەوە تووشی ئەم نەخۆشیە بوێتن کە دواتر لەگەڵ میوانەکەماندا بە شێوەیەکی ورد و درشت باسیەکەین. ئەلەند شەکرەی جۆری یەک زیاتر لە 10 ملیۆن توشبووی هەبوو، بەڵام جۆری دوو 800 ملیۆن توشبووی هەیە. ئەمیش هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە زۆر جار جۆری دووەمیان هۆکاری خواردن و هۆکاری قەڵەوی ئەم شتانش کاریگەری هەیە. بۆیە نزمکردنەوەی ئەم ڕێژەیە، کەمکردنەوەی ئەم ڕێژەیە لە ئێمەیە بەچی ئەکرێ؟ بە پشکنینی پێشوەختە ئەکرێ. کۆمەڵە نیشانەی سەرەتایی هەیە کە زۆر کات لە ئێمەیە کە لەوانەیە هەستی پێ نەکەین لە سەرەتاکانی تەمەنمانە، لەوانەیە ئێمە شەکری جۆری دوومان هەبێت، شەکری جۆری یەک ڕاستەوخۆ لە سەرەتاکانی تەمەنەوە هەستی پێکەین، بەڵام جۆری دوو هەستی پێ ناکەین. بۆیە کۆمەڵێ نیشانە هەیە کە بۆ نمونە زۆر میزکردن، توونێتیەکی زۆر، دەمە وشکە بێت دایما، یاخود بۆ نمونە بێتاقەتی و لاوازی و لە هەمان کاتیشە ئەگەر برینێک لەسەر دەستێ دروست بێت بە ماوەیەکی زۆر ئەم برینە
چۆن بڵێ خۆی ئەگرێتەوە دووبارە دروست ئەبێتەوە ماوەیەکی زۆرتری پێچێت لە چاو کەسێکی ئاسایە ئەمانە نیشانەیەکن بۆ تۆ ئازیز کە تۆ بچی پشکنینی پێشوەختە بکەیت بۆی کە بزانی شەکری جۆری دووت هەیە یا خودنا جۆرێکی تری شەکرەشمان هەیە کە ئەویش شەکری دوای کاتی دووجانیە کە ئەمەش بە بۆنی هۆکاری ناڕێکی ئاستی هۆرمۆنەکانە لە جەستەی خانمانە کە خانمێک ئەگەر لە سەرەتای ژیانیەوە هیچ هۆکارێک نەبێ بۆ توشبوون بۆ شەکرە واتە خۆی پشکنینی کردبێت و هیچ کێشەیەکی نەبێت ئەبێت لە پێش دووجانی و لە دوای دووجانی و لە کاتی دووجانیا دووبارە پشکنین بکاتەوە چونکە ئەگەری هەیە ئەگەر خۆی هیچ هۆکارێک نەبێ بۆ توشبوون تووشی شەکرە بێت خانمەکە لە کاتی دووجانیا بێ یاخود لە دوای لەدایک بوونی مناڵەکە ئەبێت پشکنینی تەواوەتی خۆی بکات ئەمیش ئەگەڕێتەوە بۆ ناڕێکی ئاستی هۆرمۆنەکان لە جەستەی ئەو خانمەیە کە وەک دیارە لە کاتی دووجانیا هۆرمۆنەکانی ئافرەت خانمان بەرز و نزمی بەخۆیەوە ئەبینێت و بۆی ئەمە شۆکارێکە بۆ و لە هەر شەش خانمێکە یەکێکیان توشبوون بەم شەرپەنجەیە واتە ئەگەر شەش خانمی دووجان بینین بەڵایەوە یەکێکیان توشبوون بە شەکرە تووشی شەکرە ئەبن ئەم شەکرەی جۆری دوای دووجانیە دەست خۆش ڕاستانجا ئێمە بۆ ئەوەی کە زیاتر و بە وردی باسی ئەم جۆرە نەخۆشیە بکەین میوانێکمان ئامادەیە بەڵام وچانێکی کوردوەرەگرین و دوای وچانەکە لەگەڵتان بەردەوامە بین چاوەڕوان بن. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان بۆ زیاتر قسەکردن لەسەر نەخۆشی شەکرە و پرسیارەکانی ئێوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دیلمان عەتار پسپۆری نەخۆشیەکانی شەکرە و کوێڕژێنەکانمان کردو دکتۆر زۆر بەخێر بێت و سڵاو لێبێ. زۆر سپاس دکتۆر گیان. زۆر سپاس دەکەم. دکتۆر با لەوە دەست پێ بکەین نەخۆشی شەکرە چییە و چۆن لە جەستەی ئێمە سەر هەڵەیەت؟ بەڵێ وەکو بەڕێستان فەرمووتان لە سەرەتای بەرنامەکەیە شەکرە جۆری زۆرە بە سێ جۆری زۆر باوی هەیە جۆری یەکە لە هەرزەکار و مناڵە جۆری دووکە لە گەورەیە سەروسی چ ساڕ ڕۆیە و جۆری سێکە لە خانمانی دووگیانە ڕۆیات کێشەکەش بڵێ لە جۆ بەپی جۆرەکان فەرقە بەس چۆن دەست پێکا بەوەی کە پەنکریاس زەعیفە بێ بەڕاستی ئینسۆلین کەمتر دەرە و لە هەمان کاتیشە لەش بەرگری دروستەکە بەرامبەر ئینسۆلین ئینسۆلینەی هەیە ناتوانێت باشی لەش بەکاری بێنێ و لە ئەنجاما بێتە هۆی ئەوەی کە شەکرە لە ناو خوێنە زۆر بێ کە شەکرە لە ناو خوێنە زۆر بوو یەک چیەکە کلز دروستەکە بۆری خوێنەکانی لەش باریکە کاتەوە تەسکە بێتەوە اینجا خوێنیش بۆ هەت شوێنێکی لەش بڕات توژە بێ بەو کێشەیە خۆشتان نەزانن مێشک خوێنی بۆ ڕوا چاو خوێنی بۆ ڕوا گورچی لە خوێنی بۆ ڕوا قاچ ناوسک لەش کە هەمووی شەکرەی زۆر بۆ خوێنەی ڕۆی کێشە دروستە بێت لەو ئۆرگانانە یەک بە دواییەکە. باش دکتۆر ئەماژەت بەوەیە کە بەرگریەخانەکان هێرشەکەنە سەر پەنکریاسمان هۆکاری ئەم هێرشکردنە چییە بۆ نمونە بەرگری جەستەی خۆمان هێرشەکاتە سەر پەنکریاسمان نایناسێتەوە یاخود بە خانەیەکی نامۆ لی تێئەگات؟ بەڵێ لە جۆری یەکا و حاڵەتە ڕۆیە بەڕاستی تا ئێستا هۆکاری دیاریکراوی دەستنیشان نەکراوە بەڵام ئەڵێن لەوانەیە خەتای پیسی ژینگە بێت ئەڵێن لەوانەیە التیهابێکی ڤایرۆسی بێت کە لە قوڕگەیات و دوایەوە پاشان بڵاو بێتەوە یا لە پەنکریاس و هۆکارەکان نادیارە و لە تازەیە ئێستا بەتایبەت لە ساڵی پارەوە کۆمەڵێ عیلاجی تازە هاتوۆتە پێشەبووانی کە شەکرەی جۆری یەکیانێ سەرەتا توش بوون عیلاجی کیمیایی و مەناعیان پێوترێت وای لێکا کە نەخۆشەکە دواکەوێ یاخود چابێتەوە. باڵە ڕاستە دەست خۆش دکتۆر باشە ئێمە بەپی ئەوەی کە بەڕێزە فەرمووت نەخۆشی شەکری جۆری یەک لە مناڵانە زیاتر سەر هەڵەیەت جا وەک ئەزانین کە مناڵان ئەو چینەی کۆمەڵگەن کە بەڕاستی ئارەزووی زۆر لە خواردنی شیرینی و کۆمەڵێ بابەتەکەن و بەڕاستیش توانای تێگەیشتنیان کەمە تاوەکو و تێبگەن لەوەی کە ئەم خواردنە خراپە بۆ ئەوان یاخود نابێ بیخۆن ئایا لەو حاڵەتەیە چی بکرێ بۆ مناڵێکی وا باشە؟ بەڕاستی هەنێ دایتی تایبەت هەیە بێ بۆ مناڵانە بگرێتە سەر بۆ نمونە ئێمە لە عیادەکەمان پسپۆری نێرسی تایبەتمان لەگەڵایە کە باسی ئەو خواردنانیان بۆ کات چی بخۆن زۆربەی خواردنەکانە بێ شەکر بێ شوگەر فری بێ بەڕاستی هەنێ زۆر لە زۆر شوێن لە بازاڕە ئێستا خۆشبەختانە دەزەکەوێت جا هەنێ مناڵ هەیە کە شەکری جۆری یەکی هەیە نەخۆشی حەساسیەتی گەنمیشی هەیە سیلیەک دزیزی پێوترێت ئەمانش هەمان شێوە بێجگەلەوەی کە فەقیرانە نابێت شەکر بخۆن ئەبێ ئەو شتانش نەخۆن کە گەنم و جۆیتیایە
واتە کە ئاردیان بۆ بکرێت نانیان بۆ بکرێ ئەبێ لە ئاردی برنج بێ یا ئاردی گەنمەشامی بێ یا ئاردی باەم بێ نابێت لە گەنم و جۆشتەکانیان بۆ بکرێت یانیوانی کە هەموو کەسێک کە نەخۆی شەکری جۆریەکی بێت چێکی کە بزانی نەک حساسێتی گەنمیە بێ ئەوانە ئەتر دایەتەکان نەختێ ئالۆسترە بێ و شتی زیاتری ژەگرێتەوە لە حاڵەتێک بۆ حاڵەتێکی تر فەرقی هەیە. دکتۆر حەزەکەم لەسەر ئەوە بمێنمەوە باسی مناڵمان کرد بەڕاستی لایانی دەرونی مناڵیش زۆر کاریگەری هەیە لەسەری بۆ نمونە قورسە لەسەر مناڵەکە پێ بڵێ ئەمە بخۆ ئەمە مەخۆ لایانی دەرونی مناڵەکە تێگەشتن لەوەی کە ئەم خۆراکانە بخوات و ئەم خۆراکانە نەخوات ئەرکی دایکەکەیە یاخود ئەرکی بەڕێستانەکە فێری بکەن. بەڵێ بەڕاستیەوە ئەرکی پزیشکە ئەسکی ئەرکی پەرستارەکەیە لەگەڵ ئەرکی دایک و باوکی مناڵەکەشە هەموویە چۆن دکتۆر چۆن بە هاوکاری پێکەوە هەوڵ بێ لەو مناڵە تێبگەینی کە ئەمە بۆ ئەم خراپە ئەوەی تر باشە اینجا ئەو دایک و باوکا بێ بەڕاستی جەوی ماڵەکان وا دروست بکەن کە حتەنانەت مناڵەکانی تریش دەست بکەن بەوەی کە خواردنێکی تەندروست و بێشەکر بخۆن بۆی تووشی ئەو کێشانە نەبن چکە مناڵە گونا حڕاتە مەکتەب ئەڕاتە دەرەوە ئەبینێ لە ماڵەوەی خوشکبرای خۆی مەساسا خوا بۆ نمونە نەستەلێگە خوام ناتوانێ بیخواتۆمانە لەبەرەوە بێ جێی ماڵەکەەوە بۆی بخڵقێنرێت کە بە دوور بێ لەو خواردانەی کە شەکرێتیایە ئەرکی دایک و باوکە و ئەرکی دکتۆرەکەشە ڕاستە بێ دەستخۆش دکتۆرجان باشە دکتۆر ئێمە پێشتر کۆمەڵێک هەواڵمان خستە ڕوو کە باسی ئەوەیە کرد نەخۆشی شەکرا بۆ نمونە کاریگەری هەیە لەسەر شێرپەنجە بۆ نەکاریگەری هەیە لەسەر نەخۆشی ئەلزەهایمەر ئایا چ نەخۆشیێکی تر هەیە بە نمونە خۆت باسی نەخۆشی سیلیار دزیزێت کرد ئایا شەکرە کاریگەری لەسەرەوە کات یاخود هیچ نەخۆشیێکی تر هەیە کە شەکرە زۆر کاریگەری لەسەر دروست بکات تەکید بەداخەوە بەڕاستی نەخۆشی شەکرە کە زۆرە بێت بەرزە بێتەوە کێشەی تر زۆر دروستەکە یەکێ لەوانە وەکو باسەکە شێرپەنجەی میزەڵدانە شێرپەنجەی پەنکریازەوانی شەکریان هەیە زیاتر دووەنە لە خەڵکی تر زیاتر توژە بن لە هەمان کاتیشە کێکێ شەکری هەبێ و تووشی شێرپەنجەی شوێنێکی تری بێ قۆڵۆنی بێ سی بێ کێشەی چارەسەری سەحەتی تەندروستی ئامی خۆی هەمووی ئەو کەسە زیاتر تێگەچێوە گلەیەکە کە شەکرەی نەبێت لەبەرەوە زۆر گرنگە شەکرەکە کۆنتترۆل بکرێ بۆی مەناعی لەشی ئەو کەسە طبیعی بێ بتوانێت تەحملی و عیلاج و شتانە بکات. بەڵێ دەستخۆش باشە دکتۆر کێشەیەکێ لە چارەخوازانی نەخۆشی شەکرەیەت کە ئەویش درەنگ ساڕژبوونەوەی بڕینە سیرەکەین کە بەشێک لە چارەخوازان کە نەخۆشی شەکریان هەیە درەن برینەکانیان ساڕێژە بێتەوە و بە تایبەتی بیستومانە لە وەرزی زستانیشە زۆر تووشی ئەمی گیر و گرفتا بنەوە هۆکار چییە؟ بەداخەوانەی نەخۆشی شەکریان هەیە کێشەی قاچیان توژە بێ زوو بەهۆی چیەوە وەکووتمان دەمارەکانی خوێن تەسکە بێتەوە مرولەکانی خوێن تەسکە بێتەوە لەگەڵیشیە دەماری هەستیاری قاچیش ئیشی تێگەچێ واتە ئەو کەسە قاچی بەر شتێکی گەرمیشکە ساردیشکە هەستی پێ ناکات هەستکردنی تێگەچێت سڕە بێ قاچی ئەڵێ دکتۆر قاچم وەکو سفنج وایەکە لە سەری ڕۆم هیچ هەستی پێ ناکەم بە هیچ شتێک لەبەرەوە ئەم کەسانە زۆر گرنگە ڕێنماییمان بۆ نەخۆشەوەی لە زستانە تکایە بە دوور بن لە ئاگرەوە لە سۆپاوە لە هیتەرەوە زۆر بە دوور بن ئەبێت دووسێ مەتر دوور بیلەی نابێت نزیک بێتەوە لێی چکە ئەو بەڕێزە لەوانەیە قاچی باتە لای سۆپاکەوە بشت سووتی ئاگای لێ نەبێت دوای ڕۆژێ سێرەکە بنی پێی برینە ڕەش بۆتەوە کێشەی بۆ دروست بووە هۆکاری چییە برینی شەکرە زوو چانابێتەوە چکە شەکرە تەسیرەکات سەر هەموو جەستەی لەشمان گورچی لە زەعیفە بێت هەنێ خانە هەیە پێیانە وترێ کە هی مەناعی لەشمانە ئیمینیتی و برین چاکردنەوەی ماکرۆ فەیجیان پێوترێ ئیشی ئەمە هەمووی تێگەچێت ئەگەر شەکرە بەرز بێ و تەسیر کاتە سەرمە وای لێکا و شوێنە خوێن کەم بۆیە ڕوە لەبەرەوە کە خوێنی کەم بۆ ڕۆی لەشە دیفاعی ناتوانێت لێ بکە بەکوێ دیفاعی لێ بکە چکە هەر شوێنە بۆی زوو چابێتەوە بە خوێنی باش بۆ بڕوا بۆی توانێت خانەکانی بۆ بڕات و لە هەمان کاتا زوو ساڕێژ بێت و چابێتەوە بەس کە خوێنی بۆ نەگا یاخود کەمی بۆ بگاو چکە بۆرەکان تەسک بوونەتەوە برین درەن چابێتەوە بەداخەوە. دکتۆر ئاماژەمان بەگشتی ئاماژەمان بە زیانەکانی شەکری جۆری یەکە باسشمان کرد کە زۆرتر لە مناڵە ناتوش ئەبێت دایک و باوکان یاخود کەسانی دەوروبەری بە خێوکەری ئەم مناڵە چۆن بزانن ئەم کەسە توش بووە بە نەخۆشی شەکرە یاخود نیشانە سەرەتایەکانی چییە کە پێش ئەو بچن پشکنینی پێشوەختی بۆ بکەن و بۆی زووتر نەگاتەبەوەی کە ئەم زیانانی توش بێکە ئاماژۆ پێەیە. بەڵێ نیشانە سەرەتایەکان بەڕاستی زۆربەن ئەوانن کە ئەو کەسە دەمی وشکە بێت زوو ئاوە خواتەوە لە هەمان کاتا زۆر ڕوا بۆ تەوالێتیش بۆ میسکردن
لە پڕیشا کێشی دابەزێ بێهێزە بێ بێتاقەتە بێ چاوی بینینی لەوانەیە تەڵخ بێت باشە ئەمە نیشانە گرنگە باوەکانە کە بە کتوپڕ بزانی کە یەکێکە شەکرەی هەیە. باش دکتۆر ئەگەر هەموو کەسێک بۆ نمونە سە من خۆم دایمە قورگم وشکە بێت لەوانەشە بێهێز بم ئەکرێ یەکسەر بڵم شەکرەم هەیە یا بێ هەموو نیشانەکانم تیا بێ یانە بێگومان نەخێر جاری وایە هیچ نیشانێکیشی نییە کەسە بڵێ شەکرەشی هەیە کەواتە ئەکرێت نەخۆشێک بۆ نە شەکری هەبێ پێشی نەزانێت هەبێ و هیچ نیشانەیەکی نەبێ و پێشی نەزانێت باش ئەکرێکو بەڕێزە دەڵێ من دەمە موشکە بێت بێهێزم شەرنیەوە گەری شەکرە بێلانێ پیاوێکی لۆزە تێنە بێلانەیە پرخوهوڕە هەبێ بۆ نمونە هەنێک کەس هەیە بە شەو پرخێنێت لە خەوە کێشەی لوتی هەیە مەڵاشووی هەیە معدەت دەمی وشکە هەڵەسێ لە خەو ئەو بەهۆی پرخەکەوەیە چکە لوتی گیراوە ناتوانێت ناسە لە ڕێی لوتیۆبا لە ڕێی دەمیەوەیان ئەوە هۆکارەکەی دیارە کە شتێکی ترە لەبەرەوە ئەو سەبەبی دەموشک بوونە لە زۆر نەخۆشییان ڕوە شەر نییە تەنها شەکرە ئەوە دروستکە. بەڵێ دەستخۆش دکتۆر من ئەمەیە بگەڕێمەوە سەر بابەتی برینەکە ئاماژەت بۆیە کە برینەکە بۆچی درەنگ ساڕێژە بێتەوە ئەمانە بێگومان لەبەروی کە لە خوێنەکان تەسکترە بنەوە خوێن ناڕوابووی باشە دکتۆر چ چارە سەرەکەی بۆ ئەم کێشەیە ئایا هەندێک دەرمان هەیە کە پیانۆترە ڤازۆدایلیتر کە لوولەکانی خوێن فراوانەکەن ئایا توانێت ئەمە چارە سەری و کێشەیە بکە یاخود چی ترمان هەیە؟ بەڵێ بەنسبەت ئەوەی کە جۆری برینەکە دەرەبینێت بۆ نمونە ئەگەر ئەو نەخۆشە دۆپلەرێکی قاچ یاخودە شعیکی تەنووری سیتی ئەنجیۆگرافی قاچی بۆکەی ئەگەر بینیت بۆرەکەی لە شوێنێکا تەسک بۆ تۆ یا بە درێژایی تەسک بۆ تۆ توانی هەنێ حەبی بیتێ بۆرەکە بکاتەوە بەڵام ئەگەر بینیت نە ئەو بۆری خوێنە گیراوە خوێن ناڕوا بۆ شوێنە ئەبێ نەخۆشەکە ئەینێرین بۆ پزیشکی پسپۆر ئی بۆریەکانی خوێن بۆ ئەوەی لەوانەیە پێویستکە قەستەڕە و شەبەکە و باڵۆنی بۆ بکرێت بۆ قاچی یاخود نەشتەرگەری بۆ بکرێت بۆی بۆرەکەی بکرێتەوە. دەستخۆش دکتۆر لەگەڵ ئەوەشا لە هەنێک چارەخوازە بینراوە کە ددانەکانیان هەڵەوەرێت ئەوانی کە شەکری جۆریەکیان هەیە ئەمە هۆکارەکەی چییە؟ بەڕاستی هۆکارەکەی ئەوەیە کە ئەوەی شەکرەی هەبێت و شەکرەکەی بەردەوام بەرز بێت تووشی ئیلتیهابی پووک و دان زوو بێ تووشی جەراعاتە بێ لە ناو دانامە وای لێکە دانەکان زەعیفە بێ ڕوتەکانی بێهێزە بن ئەمە وای لێکە کە ئەو کەسەش لەوانەیە زۆر گوێی نایەتە دان پاکردنەوە نەچێ بۆ لای دکتۆری دان و بەردەوام شەکری بەرز بێ کێشەی بێگومان دانی بۆ دروستەکە. ڕاستە دەستخۆش دکتۆر بەگشتی باسمان لە شەکرەی جۆری یەک کرد بینە سەر چارەسەرەکەی چارەسەرەکەی ئایا ئەکرێت لە ڕێگەی گۆڕانی شێوازی ژیانمان یاخود لایفستایلمان بتوانین چارەسەری بکەین شەکرەی جۆری یەک؟ شەکرەی جۆری یەک لە 190 کات لە 190 کات باشە لە ڕێی بەکارهێنانی دەرزی ئینسۆلینەوە چارەسەرەکرێت تەنها لە ڕێگەی دەرزی بەڵێ شێوازی خواردن تەسیری هەیە بە نابێتە هۆی ئەوەی کە شێوازی خواردن بگۆڕی بێتەوەی بنبڕکردنی نەخۆشی شەکری جۆریەک لە 190 خەڵک. باش ئەی چ کاتێک نەخۆشێک پێویستی بە نەشتەگەری چاندنی پەنکریاسە بێت لەم حاڵەتە ئەگەر ئەو بەڕێزە بۆ نمونە 5 ساڵ 10 ساڵە شەکرەی هەر زۆرە هەر بەرزە ناتوانێت شەکرەکە کۆنتترۆل کات بە دەرزیەکان سوودی نییە پمپین سۆلین سوودی نییە ئەو کاتە ڕێگە چارەسەرێکی ئەویش چاندنی خانەکانی پەنکریاسە لەسەر جگەر ئەکرێت کە بە ڕێیکانی لەو مغەزیەوە ئەو خانانە گوێزرێتەوە بۆ سەر جگەر ئەوە ئەتر دەرەات ئینسۆلین بەکارێنێ بەڵام ئەمیش نەخۆشەکە بەڕاستی تا 2-3 ساڵە بێ عیلاجی کیمیایی وەربگرێت و کێشە و شتی خۆی هەیە زۆرە جگەلەوەی تێچووی مادیەکەی بەڕاستی گرانە. دکتۆر بەگشتی باسی جۆری یەکمان کرد ئەگەر بینە سەر شەکرەی جۆری دوو جیاوازی چییە لەگەڵ شەکرەی جۆری یەکە؟ جۆری یەک ئەوەیە کە پەنکریاس بەتەواتی لە ئیژەکەوێ ئینسۆلین دەرنایە جۆری دوو ئەوەیە کە بەرگری لەشمان بەرامبەر ئینسۆلین زیاکە ئەو ئینسۆلینەی پەنکریازی ئیژەکە بەس ئینسۆلینەکەی دەریە بە جوانی ژناکە یاخودە و کەسە قەڵەوە بەهۆی چەوری لەشی و کێشی زیایەوە تووشی مقامی ئینسۆلینە بێتە بەرگری ئینسۆلین. بەڵێ دکتۆر لە سەرەتاوە ئەماژەمان پێەیە کە شەکری جۆری 10 ملیۆن کەس توشببووی هەیە لە جیهانە بەڵام جۆری دوو 800 ملیۆن توشببووی هەیە لە جیهانە ئەم ڕێژە زۆرە بۆ دکتۆر چکە جۆری دوو ئاتیما دەکاتە سەر ژیانی ئێمە من وەرزش نەکەم کێشم زۆر زیابێت ئەزانم باوکم دایکم خوشکم برام شەکرانەیە لە عیلەکەم نیش گوێنێمێ هەر شیرینی بخۆم
وەرزش نەکەم کێشم زۆر بێ بەتەکید بێگومان تووشی شەکرا بم ڕاست سەبەبەکە ئەوەیە لایف ستایلی ژیانمان شێوازی ژیانمان کە تەمەڵی تێکە و کە دانیشتنی زۆری تێکەوت و وەرزشی و خواردنی خراپی تێکە و ئەگەری توش بن بە شەکرە زیادە. باشە دکتۆر وەک ئاشکرای زیاتر کەسانی بەتەمەن یاخود تەمەنی ناوەندی تووشی شەکری جۆری دووە بن بەڵام ئایا ڕێنماییتان چییە بۆ گەنج و بۆ مناڵیش چکە خۆ دەزانی زۆربەی نەخۆشیەکانی جەستەی مرۆڤ ئەوە نییە بڵێ بە یەک ڕۆژ تووشێ بێ ڕەنگە کۆمەڵێک فاکتەر وردە کۆ بێت و تاوەکو تووشی ئەو گیر و گرفتە بێ بەداخۆ بەهۆی بەکارهێنانی ئایپاد و گەلەکسی و ئەم تابلێت و شتانەوە مۆبایلەوە 15 ساڵە چی بەدیەکرێت کە شەکرەی جۆری دوو لە مناڵە زۆر بووە کە پێش زۆرتر بووە 15 ساڵ لەمەوە پێشتیوانە بوو بەڵام ئەبینرێ بەهۆی ئەوەی کە ئێستا مناڵ پێشتر ئەجوڵا یاریە کرد دانیشتنی نەبوو ئێستا دانیشتۆ سڕە بێت هەرڕێک سڕ بۆ مناڵە بە دیارە ئەو تابلێتەوە ئەو مۆبایلەوە ئاوا سێریەکە سەر بەرز ناگات و نازانێت چیەخوا نە باشەنوێت نە ئەجوڵێت طبعا ئەمە وای لێکا قەڵەو بێ کە قەڵەو بوو بەرگرین سۆلینەکە دروستە بێت و نەخۆشی شەکرە دروستە بێ بەداخەوە. باشە دکتۆر زۆر کەسەیە ئەڵێ من شێوازی ژیانمم گۆڕیوە دایەتێک یاخود ڕێجیمێک و خواردنێکی باشیشم بۆ خۆم داناوە کە بۆی شەکرەکەم بتوانم کۆنتڕۆڵکەم ئەڵێ بەڵام هێشتا ئاستی شەکرەکە لە خوێنما بەرزە هۆکارەکەی ئایا هۆکاری تر هەیە لە پشتی خواردنەوە بۆ نمونەوەکو ترس قەلەقی و سترس و ئەمانە هۆکاری هەیە بۆ ئەوەی کە ڕێژەی شەکر لە خوێنمانە بەرزکەنەوە؟ بەڵێ هەنێ قەلەقی هەنێ ترس هەنێ سترس هەنێ بۆ نمونە ئەو کەسە عملیاتێکی گەورەی پێویستە ئەمانە بە کاتی شەکرە بەرزەکەنەوە بە کاتی نەک بە بەردەوامی بەڵام کە بوو بە درێژخیان بە بەردەوامی کەواتە ئەو نەخۆشە من دایمەن بە ڕێزانە پیانەڵێن تۆ نەخۆشی شەکرەتەیە نەخۆشی نان خواردنن نییە جیایانە نەخۆشی نان خواردنی نییە ینی ئەو کەسە هەفتەیەکی ژنان نەخوات شەکری هەر بەرزە بێتەوە باش بیبڕە لە هەموو خواردنێ بەس ئاو بخواتەوە شەکرار بەرزە بێتەوە بۆ ئەو کەسە پەنکریاسی هیلاک بووە دەشی بە جوانی ناتوانێت بەکاری بێنێت ئاستی شەکرە بەرزە کەواتە ئەبێ نەخۆش تێبگا کە چارەسەری نەخۆشی شەکرە هەنێ جار لە ڕێی وەرزشەوە لە ڕێی پارێزەوە توانێت کۆنتترۆلی بک بکرێ بەڵام پێویستی بە دەرمانیشە ئایا دەرمانەکە حەبێ یا دەرزی بێ بۆ ئەوەی کە شەکرەکە بە تەواتی کۆنتترۆل کرێ. کەواتە دکتۆر تێگەیشتن لەوەی کە چ شتێک هۆکاری نەخۆشیەکەیە باشترین شتە بۆی کە چارەسەری گونجاو بدۆزی منەمە یەک پرسیاری تر بکەم دکتۆر لەسەر بابینە سەر جۆری شەکرەی دووجانی یاخود کاتی سکپڕی بێگومان لە کاتی سکپڕیە ئافرەتان گۆڕانکاری زۆر بەسەر ئاستی هۆرمۆنەکانیانیان بە تایبەتی ئیسترۆژین و پرۆجسترۆن ئایا ئەم گۆڕانکاریە چ کاریگەری شێوێ لەسەر شەکرە ئایا ئەمە هۆکارە بۆ توژبوون بە شەکرەتیانە؟ بەڵێ هەنێ خانم هەیە کە بڵێ زیاترەوانن کە بە ویراست واتە بە بۆ ماوەی لە عیلەکە شەکرە هەیە پێشەوەی دووگیان بە هیچ شەکرەی نییە بەڵام کە نزیک 23 22 23 24 هەفتە بێتەوە شەکرەی بەرزە بێتەوە میش هۆکارەکە بۆ چیە گەڕێتەوە کە وێڵاش لە ناوڕەحمی ئەو خانمەیە هۆرمۆنی دەرەکا پێوترێ هیومن پلاسنتە لاکتجین ئەمانە لەگەڵ گرۆت هۆرمۆنۆمانە هەڵە سنەم هۆرمۆنانە دژی ئینسۆلین کارەکەن بە شێوەیەکی کاتیان شەکرە بەرزە بێتەوە لەبەرۆ زۆر زەرورە ئەو خانمە بەڕێزە سەردانی پزیش بکە بۆ ئەوەی فەحسی بۆ بکرێت فەحسی شەکرەش لە کاتی دووگیانە جیاوازە وەک لە کاتێکی ئاساییە لە کاتی دووگیانە تستێکی پێوترێ ئۆرال گلوکۆز تۆلەرانس تست چۆن ئەم تستە ئەمە پێوترێ فەحسی شەکراوەکە بە کوردی خۆمان ڕێژەی لە شەکرا و 75 گرام یا 100 گرامەیە ڕێ بە نەخۆشەکە لە سەرسکی خاڵی دووسێ جار شەکرە لێوەرە گیرێتەوە فحز لە ماوەی دووسێ سەعات هەموو سەعات سەری سەعاتێ فەحسی لێوەرە گیرێ بۆی بزانی ئایا ئەم خانمە شەکرەی هەیە یانە چونکە شەکرەی سێمانی بۆ بکەین طبیعی دەرەچێ بۆ کە شەکرەی سێمانی ئەبێ سێمان بەرز بێ اینجا ئەو بەرزە بێتەوە ئێو خانمەش هەفتەی دوو هەفتەی لاوانێ تازە تووشی شەکرە بوو بێت لەبەرەوە بۆ فەحسی سێمانیە دەرناچێت. باشە ئەگەر ئەم شەکرێت چارەسەر نەکرێت لە خانمانە ئەکرێت کێشە و گرفتی تەندروستی بۆ مناڵ دروست بێگومان کێشە دروستە بێ ئاو لە سکی دایکەکە زۆرە بێ ئەگەری ئەوەی مناڵەکە زۆر گەورە بێت سەر و 4 کیلۆ بێت ئەگەری خنکانی مناڵەکە دروستە بێت لە ناو ڕەحمی دایکەکەیە ئەگەری ئەوە دروستە بێ مناڵەکە بە زەحمەت لە دایک بێت چکە حەجمی زۆر گەورەیە زەردووی شین بوونەوە شەکرە دابەزینی مناڵەکە لە پڕ لە دوای مناڵ بوون
ئەو مناڵە شەکرەی لەوانەیە زۆر دابەزێ بێ زۆر طبعاً دکتۆری مناڵان و دکتۆری ژنان ئەوانە خۆیان نەزانن لەو کاتە هەموو شتێکی پێویستەکەن بۆ نەخۆش. دکتۆر من حەزەکەم ئاماژەیەک تۆز لەسەر ئەوە بڕۆین کە شێوازی گۆڕینی ژیان و لایفستایل لەسەر خواردن تۆزە بڕۆین. زۆرێک ئەو کەسانی کە تووشی شەکرن ئەڵێ بۆ نمونە ئێمە پاقلاوە ناخۆین ئیتر شەکرەمان بەرز نابێتەوە، بەڵام سەرێکی بەیانیان هەڵەسێ لە خەو بە ماسێکەوە دوونان ئەخوات، یعنی بەس شەکر کەم کاتەوە یاخود ڕێجیمەکەی پێویستەکە نان خواردن و برنج و هەنێشتی کەش هەیە کەم کاتەوە. بەڵێ بەڕاستی بۆ خواردن لایفستایل یعنی لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی ترە گۆڕێ زۆر ئێمە هەوڵین بە پێی ژیانی و نەخۆشە شتەکە ڕێک بخەین. بۆ نمونە ینی زۆر بەڕێسێ ئەڵێ دکتۆر هەنوینەکە ئەسڵە بەڵێ ئەی خۆم بەس هەنوین زەرەری هەیە بۆ هەموو کەسێ شەکرەی هەبێ ئەسڵ بێ عادی بێ زەرەریە چکە شەکرەیە یا لە دکتۆر من شەکری نەباتی بەکارێنم بۆ شەکری حیوانی هەیە شتیواتان بیستووە ڕاست شەکری حیوانی هەیە نییە شتیوە شەکری ئاژەڵی نییە شەکر خۆی لە قەسەب شەکر دروستەکرێت نەباتە شەکر خۆی لە چەوەنەر دەرەکرێ نەباتە بەس ئەم شەکرە سپێ زەرەری هەیە لەبەرەوە ئایا لە چ فۆرمێکا بێ ئایا لە میوەیە بێ ئایا لە میوەی و شکراوە بێ تەڕا بێ لە ناو هەنووی نابێت لە ناو هەچ شتێکا بێ زەرەری هەیە لەبەرەوە بێ ئەو کەسەی شەکرەی هەیە و بەرزە و ناتوانێت کۆنتڕۆلیکە ضرورە بە دوور بێ لەم خواردنانەوە بەڵام هەنێ شەکر هەیە طبیعیە بەڵام ناچێتە ناو خوێنمانەوە تەسیری تێ ناکاوکو ستیڤیا عادەتەن من نەخۆشە بە ڕێزەکانم ڕێنماییان ئەمە کە بۆ کە چا خۆنەوە شتێ دروستەکەن ستیڤیا بەکاربێنن بەڕاستی زەرەری زۆر کەمترە وەک لە شەکری سپێکە. دەستخۆش دکتۆر دیلمان عتار سپۆری نەخۆشیەکانی شەکرە و کێڕژێنەکان دڵخۆش بووین کە ئەمڕۆلامان بووین و بەرنامەکە و زۆر جوانتر کرد هاتیینە کۆتایی بەرنامەکە و زۆر سپاس بۆ ئامادە بوونە خۆشەویستان تا بەرنمێکی تر و تا کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ بەخواتان نەسپێرین هەر تەندروست بن خواتان لەگەڵ هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵێت.